السلام عليكم. من دەمێت تۆزێ باسی خۆم بکەم پێشێ بێمە و گروپە و پاشی ئەو گروپەش کە بەشداری بوون پاش لەو گروپە دەتوانم تۆزێ باسی ئەو ژیانی خۆم بکەم کە چۆن بووم. من سەرەتا پێشێ بێمە ئەو گروپە زۆر هیلاک بووم، زۆر ماندوو بووم، سترێس بووم، بیرچوونێکی زۆرم هەبوو، تەنانەت لە مەکتەب نەمدەتوانی بخوێنمەوە لە پۆلەکە. مامۆستا شتێکی پێم گوتبایە یەکسەر بیرم دەچۆوە، هیچ نەمدەتوانێ خێرا بخوێنمەوە، بەڵکو نەمدەتوانێ بخوێنمەوە. مانای نازانم چۆن باس بکەم، لە چ قۆناغێک بووم، لە قۆناغێکی زۆر خراپدا بووم، تەنانەت نەمدەتوانی بگەمەوە ماڵەکەی خۆشمان، تووشی بیرچوونێک بووم، ماڵەکەی خۆشم بیر نەدەهاتەوە. سوپاس بۆخوا کە بەشداری ئەو گروپەم کرد لەڕێی ڕیکلام و شتەوە ئەو گروپەم بینی، بەڕاستی کە لە ئینستاگرام و ئەوانە کە بینیم خەڵکێکی زۆر بەشداریان کرد، بەڵام منیش وەکو خۆم پێم شەنسێکی چاک بوو کە بەشداری بکەم بەو گروپە. پێویستم بوو، من پێویستم بە شتێکی چالاک بوونێکی وا هەبوو، پێویستم بە یارمەتی هەبوو، بەڕاستی بە سراحەت قسام بکەم. چونکە ئەوەندە هیلاک بووم، نەمدەتوانی هانا بۆچ بم جگە لە خوا ڕاستە یەکەم چیز جگە لە خوا هیچ کەسێک نییە. بەس بەڕاستی دووەم شتە ئەم گروپە فێری زۆر شتی کردم، زۆر یارمەتیدام. کاتێک بەشداری ئەو گروپەم کرد من هیچ شتێک بووم وەکو بڵێ لە سفرەوە بووم، هیچ شتێکم نەدەزانی، وەکو وایە مناڵێک کە تازە پای دەگریت و دەستی دەگری کە چۆن پای بگرێت، کە ها مناڵێک بەسەر تاتی پێەکەیت کە پای تونکا و پای بگرێت. من ئەوها بووم. سپاس بۆخوا کە بەشداری گروپەم کرد، هەموو مامۆستایەکان، مامۆستا عەتا، مامۆستا سەدیق، بەڕاستی سافی گروپەکان هەموو یارمەتی منیاندا. مامۆستا سارە بە تایبەتی من ستاوڕێزی تایبەتم هەیە بۆ مامۆستا سارە، چونکە ئەو زۆر بەمنەوە هیلاک بوو، زۆر یارمەتیدام. دەستی هەموویان ماچەکەم، دەستی هەموویان دەکوشم. بەڕاستی نازانم چۆن چاکەکانیان بدەمەوە. سوپاسی خۆم لێرە ئاراستەی مامۆستا ئاوات دەکەم، هەرچەندیش قسەم لەگەڵی نەکردێ، زۆر حەوزشم کرد قسەی لەگەڵ بکەم. بەس سوپاس بۆخوا مامۆستایەکانی تر هەموویان زۆر یارمەتیان دام کە ئەوان وایە لە من کرد کە من پێویستم بە مامۆستا ئاواتیش نەبیتن، چونکە بە هەموو لایەک یارمەتی منیاندا. سوپاس بۆخوا ئێستا گەیشتمە ئەستێک دەتوانم بڵێم لە 85 من زۆر گۆڕاوم. بەڕاستی لەبەر ئەوەی گۆڕانکارێک گۆڕاوم، بڕوام ناکرد بۆ گۆڕانکارێک کە من بگەمە ئەو ئاستەی کە ئێستا کە لە ناویمە. چونکە کاتێک من کاتی وێنە کێشەکان داهاتوانی کە وێنە بکێشی لە خەیاڵتەوە یان خەیاڵ بۆ شتەکان بکەی، من کەسێک نەمدەتوانی. مامۆستاکانم هەموو بێزار کردبوو کە من نەمدەتوانی. بەڕاستی ئەوان هەموو یارمەتیان زۆریان دام کە من دەتوانم، من ئافرەتێکی بەهێزم و دەتوانم. یارمەتیان دام، گوتیان هەوڵدە، کۆڵ مەدە کە بتوانیت. سوپاس بۆخوا کە ئێستاکە دەتوانم گەڕاوت، سوپاس بۆخوا کە ئێستا زاکرم گەڕاوەتەوە، دەتوانم وێنە بکێشم، دەتوانم خەیاڵ بۆ شتەکان بکەم. کە پێش تێر ناومی مشکم کە خەیاڵمە کە چاومە چقان بتوانم شتەکە بێتەوە بە چاوم، یاخود وشەکان نەمدەتوانی بیکەم، چاوم بەس تەنانەت ڕەشەک بوو، خێمەک بوو، ئەم دیت هیچ تریکەم نەدەدیت، نەمدەتوانی ببینم. کاتێک خێرا بینین هات نەمدەتوانی، مانە تەنانەت لە دەقەک نەمدەتوانی لە 2 لاپەڕە زیاتر خێرا ببینم. لە 10 دەقە هەموو دەڕۆشتن بۆ زۆر لاپەڕە، من نەمدەتوانی لە 10 لاپەڕە 9 لاپەڕە زیاتر ببەم. سوپاس بۆخوا وای لێ هات کە توانم لە 5 دەقە بگات بە 100 لاپەڕە بینین، لە 10 دەقە 200 لاپەڕە بینین بە خێرا بینین. سوپاس بۆخوا هەموو شتە گۆڕانکاری پێهات، بە تایبەتی خوێندنەوە لەبەرکردن هەر نەمدەتوانی
لەبەرکردن محاڵ بوو لەلای من، هەر محاڵ بوو، نەمدەتوان بە هیچ شتێک لەبەرکردن بکەم. سوپاس بۆ خوا کە توانیم بە نزیکەی 15 دقیقە لەبەر بکەم. بۆ من زۆر بوو ئەوە، ڕاست ئێستا بڵێن چۆن بۆ من گەلێک زۆر بوو، لەبەرەوەی من نەمدەتوانی هیچ بکەم، هیچ شتێک لەبەر بکەم. معنای بۆ من ئەو شتانە هەموو شتێکی سوپرایز بوو، لەبەرەوەی من کەسێک بووم، لە ئەستێک بووم، لە ئەستێکی بووم وەکو وا بوو کە مناڵێکی ناتوانێت پا بگرێت کە من پام بگرت. معنای ئەوە شتێکی زۆر گرنگ بوو بۆ من. من ناتوانم، نازانم چۆن باسی شتەکان بکەم کە ڕوویدا لەو گروپە لەو ستافە. ڕاستی بە معنای کە باشترین شت کە ئیستفادەم لێکرد من گەڕاندنەوەی زاکیرەم. توانیم زاکرەکەم بگەڕێتەوە جاران کە پێشتر شتم لە بیرەکە ماڵی خۆم بیستێتەوە. لەبەرکردنی ژمارەکان بە تایبەتی سیستەمی سەرەکی بۆ من هەموو شتێک بوو. سیستەمی سەرەکی کە توانیم ژمارەکان لەبەرکەم پێی، توانیم هەتا ئێستا کە دەتوانم کە لە قوتابخانەم دەتوانم زۆر شتی قوتابخانەمی پێ جێبەجێکەم. سیستەمی سەرەکی بۆ من بۆ هەموو شتێک. بەڕاستی من سوپاس سوپاسی هەموو کارمەندەکان دەکەم، بە تایبەتی مامۆستا بەڕێزەکان. ئەوان زۆر ماندوونە بە ئێمە، دەستی یەکەیەکیان دەکشم. خوای گەورە پاداشی هەموویان بداتەوە. بەڕاستی ئەوە جێگای دەستخۆشیە، جێگای شانازیە کە ئەو ستافە توانی کە مرۆڤێک نوێ کاتەوە لە ژیان. معنای وەکو وایە حسێب کە ئێمە بە تایبەتی من باسی خۆم دەکەم، معنای چۆن بڵێ کە مێشکم ئیستۆپی کردبوو. ئێستا کە سوپاس بۆخوا مێشکم کارەکات، دەتوانم بڵێم ئێستا گەڕامەوە ژیانێکی تر، ژیانێکی نوێ، ئەستێکی نوێ. بەڕاستی معنای پێم سێدە کە زۆر کەس دەڵێ ئەوە ناڕیکلامەوە شتە. کەسێکی واقعی ژیان کە خۆم بینیومە ئەوەیە کە ئێستا لە ژیانە واقعەکەی دامە. هەموو ژیانم گۆڕا بە بۆنەی ئەو ستافە، بە بۆنەی ئەو گروپە، بە بۆنەی ئەو چالاکردنەوەی مێشکە. هەموو ژیانم گۆڕا، خۆم گۆڕی، دەرونیم، خەوم، نەفسیەتم، هیلاکیم. ئەنهای دەتێنتە سەر قاچەکانی خۆت بوەستی، متمانە بە خۆبوون، فێری هەموو شتێکت دەکا. بەڕاستی من فێری هەموو شتێکی کردم. من دووبارە لێکوانە سوپاسی هەمویان دەکەم، دەستخۆشیان لێ دەکەم. هیوادارم ئەوەی وەکو منە با کۆڵ نەدات، با بەردەوام بێت. جارێک دوو سێ هەر دەتوانێت ئەو ئاستە بشکێنێت کە بخۆی مەبەستیتی. ئەگەر هەر مرۆڤێک مەبەستی بێت دەتوانی بگاتە ئەو ئاستە. هەر مرۆڤێک مەبەستی شتێک بێت دەتوانی کۆڵی بۆ بدە، ماندی بوونی بۆ بکێشێت بگاتە ئەو ئاستە. هیچ شتێک مەحاڵە دەچوون، هیچ شتێک مەحاڵە لەو گروپە، لەم ستافە مەحاڵە بمێنێتەوە وەک خۆی. هەر سەرەکەوی و هەر دەگەیت بە ئامانجەکەی خۆت. مەحاڵە گەر بڵێ ناتوانم و ناگەم، شتی وان نییە. چونکە من لە گروپی 14 بووم کە گروپی 15 دەستی پێکرد و زۆر بە دڵێکی سارد و بێتاقەتیەوە دەستم پێکردەوە. دەمگوت قەت من ناتوانم ئەو ئەستانە ببڕم، زۆر قوسە. سوپاس بۆخوا ئێستا دەتوانم بڵێم لە 180 من فەرقم کردووە. سوپاس بۆخوا، ئەلحەمدوللا. هیوادارم ئەوەی نەیتوانیوە ئەو ئەستە بشکێنێت و بگاتە ئەو